سەیریکە خۆی تەبیعەت جیایە حەڵاڵی جیایە ئەگەر وتمان ئەوەی لە دەرەوە بژی ئەوە نا ئەوەی بەس لە ناو ئاودا بژی قژانگ لە دەرەوەی شەژی وانە بەس ئەوەی کە لە ناو ئاوەیە ئیتر ناوێنەی چی کێشە نییە چۆن بەڵگەشمانەیە لەسەر ئەوە بزن مژۆک هەنێ بزن مژەی پێڵانێ بزن مژۆکی پێڵان ئەخورێ حەدیثی لەسەرە وانە ئەوە بوهێنان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دایاننا ڕۆژێکیان دەستی بۆ نەبر وتیانەی پێغەمبەری خوا ئایا حرامە یا پیسە حرامە وانای خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تنازم وتیان پیسە یا حرامە ئەو دوو لەفظم لێ تێکچۆ یەکێکیانە والله ئەعلەم یەکێکیان بێ یا وتیان حرامە یا وتیان شتێکی وایان وت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نا بەس ئێمە تەبیعەتمان نایبە خالیدی کوڕی وەلید بوو والله ئەعلەم بەبەردەستی پێغەمبەری خوا سەڵات وەسەلام ڕاکێشت و خواردی وانە کەواتە تەبیعەت شتێکی ترە ئەوە شتێ خواردنی ئاسایش جاروە هەیە تەبیعەتی ئەو جۆرە خواردنە